ئێستاش هەر لەسەر ئەو بابەتەی کە تا چەند گرنگە کە نووسینی تابلو و لیستی خواردنەکان بە زمانەکانی دیکە لەسەر زمانی کوردی یاخود بڵێن زمانی کوردی گرنگی زیاتری هەبێت لەسەر ئەو لیستانە. ئێمە میوانداری بەڕێز نەریمان فازڵ بەڕێوەبەری ڕاگەاندن لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر و هەروەها دکتۆر ئازاد عەبدولعەزیز سەرۆکی بەشی زمانی کوردی لە کۆلێژی بنەڕەتیمان کردووە. بەنی باش دکتۆر. بەنی باش بەخێرهاتی. ئێوە هەموو لایەک باش. زۆر سپاس. دکتۆر پێمان بڵێ پێناسەی زمان بۆ هەر گەلوونەتەوەیەک چییە؟ بێگومان ئەگەر بمانەوە پێناسەی زمان بکەین لە ئێستادا زۆر ڕەهەندی جیاواز لە خۆ دەگری زمان لەبەر ئەوەی زمان ئێستا بەشێکە لە شوناس و کەلتوری گەلان. واتە ئەگەر جاران چوارچێوەی زمان تەنها لە ڕەهەندە زمانەوانیەکەی لێکۆڵنەوەی لەسەر کرابە، ئێستا پەیوەندی زمان بە هەموو کایەکانی ژیانەوەیە، پەیوەندی زمان بە سیاسەتە، پەیوەندی زمان بە ئابووریە، پەیوەندی زمان بە هەموو لایەنەکانی ژیانە. کەواتە ئێستا ئەگەر پێناسەی زمان بکەین لە ڕەهەندی کۆمەڵایەتیەوە دەکرێت بڵێن زمان بەشێکە لە شوناس و ناسنامەی گەلان و توخمێکی سەرەکی کەلتوری گەلانە و بۆ هەر نەتەوە و گەلێک بایەخ و گرنگی زمان گەیشتۆتە ڕادەی ئەوەی کە وڵاتان لەسەر ئاستی دەستوری وڵاتەکانیاندا پێناسی زمانەکان بکەن بۆ ئەوی ئەو زمانانە لە کایەکانی ژیان گشتی لە چوارچێوەی وڵاتدا بەکارهێنانەکانی دیاری بکرێت. بۆ نمونە کام زمان لە پرۆسەی خوێندن شیاوە بەکار بهێندرێت، کام زمان لە کایی کۆمەڵایەتی، کام زمان لە کایی تەندروستی، لە کایی کارژێڕی، لە هەموو بوارەکانی دیکە لە دەستوری وڵاتاندا ئاماژە بەوە دەکرێت کە دوو زمان یا سێ زمانیان یەک زمان هەندێک وڵاتی کە بەپێی سیستەمی سیاسی وڵاتان دەستنیشانی زمانەکان دەکرێت بۆ ئەوەی کە لە هەموو کایەکانی کۆمەلگا بەکار بهێندرێن. واتە پێناسەکان ڕەهەندی جیاجیان بۆیە ناکرێت لە چوارچێوەی یەک پێناسەدا پێناسەی زمان کۆ بکەینەوە. ڕەهەندی سیاسی هەیە، ڕەهەندی ئابووری هەیە، لە هەموو ڕۆکانەوە دەکرێت پێناسەی زمان بکەین. ڕاستە. دکتۆر لەگەڵ ئەو هەموو گرنگی لەگەڵ ئەوەی کە باسمان کرد زمان چەندێک کاریگەری هەیە لەسەر ناساندنی نەتەوەیەک لەگەڵ ئەو هەموو ڕۆڵە گرنگەیە. ئێمە زیاتر جەختمان کردوتەوە لەسەرەوەی کە لە لیستی خواردنەکان بۆ نمونە لە ناو ڕێستۆرانتێک لە کافەیەک یاخود لە شوێنێکی گشتی کاتێک ئەمانەوێت بگەڕین بە دوای خواردنێکە چەندێک گرنگە بە زمانی کوردی نووسرابێت. بەدڵنیایەوە ئەو ڕێستۆرانت و یان ئەو چێشخانە و ئەوەی کە لە هەر کۆمەلگایەک هەیە دەبی بە پێش ژینگە زمانیەکە هەڵس و کەوت بکە. بۆ نمونە ئێمە لە وڵاتێکین کە پێی دەگوترێت کوردستان و زۆرینەی دانیشتوانی کورد زمانن، پێویست بۆ دەکات کە پێشینە بۆ ئەو بابەتە زمانی کوردی بی. دەکرێت لەبەر ئەوەی ئێمە وڵاتێکی گەشت و گوزاریشین هاوکات، بۆ نمونە پایتەختی هەرێمی کوردستان کە شارێکی گەشت و گوزاریە، دەکرێت بە زمانەکانی دیکەش ئاماژە بەو خواردنانە بکرێت، بەڵام پێویستە کە ڕۆڵە سەرەکیەکە بۆ زمانی دایک بێت لەبەر ئەوەی زۆرینەی دانیشتوانی هەرێمی کوردستان کوردن و زۆربەی ئەوانەی کە ڕوو دەکەنە ئەو ڕێستۆرانتانە زیاتر کەسانی کوردن و پێویست بەوە دەکات کە پێشینە بۆ زمانی کوردی بی. ئینجا زمانەکانی دیکەش دەکرێت لە پاڵ ئەو زمانەدا بایەخی پێ بدرێت. واتە دەکرێت زمانی کوردی لە سەرەوەی هەموو زمانەکانی دیکە وەکو هەموو وڵاتانی دیکەەوە بە یاسا ڕێکخراوە لە چوارچێوەی یاسایەک کە پێی دەگوترێت یاسای زمان دەستنیشانی ئەوە کراوە کە پێویستە لە تابلۆی ناونیشانەکان، لە شوێنە گشتەکان، شەقامەکان، گەڕەکەکان، ناوی قوتابخانەکان، لە هەموو ئەو بابەتانە لە یاسادا ڕێک دەخرێبەوەی کە پێویستە زمانی کوردی بۆ نمونە لە چوارچێوەی وڵاتی کوردستان پێشینەی هەبی کە ئاماژەکە سەرەتا بە گەورەیی بۆ زمانی دایک بکرێت ئینجا زمانەکان دی. ڕاستە. دکتۆر ئەمە زانیمان کە چەند گرنگە کە لە پێشەکیەکە یاخود زیاتر گرنگی بە زمانە کوردیەکە بدرێت. لە ڕووی زمانەوانیەوە تا چەند ئێوە ڕازین لەو نووسینانە ڕاستە زۆربەی کات بە کوردی نووسراوە بەڵام تا چەند بەڕەوانی نووسراوە ئەو کوردیان؟ بەداخەوە ئەمە لە هەرێمی کوردستان دەستگامان هەیە، دامەزرامەمان هەیە تایبەتە بۆی کە
ڕۆڵ و بایەخی زمان بۆ نمونە ئەکادیمیای زمانمان هەیە کە پەیوەندیدارە بەو بوارە کە چاودێری ئەو لایەنە زمانەوانێ بکە، بەڵام بەداخەوە سستیەک هەیە لەوەی کە لە زۆربەی ئەو چێشتخانانە کە دەبینین ناوی خواردنەکان یان لە شوێنە گشتەکان لە تابلۆ ناونیشانەکان تەنانەت لە ناوی چێشتخانەکانیش ڕێنووسی هەڵا و لەلایەنی زمانەوانیەوە کاریگەری زمانەکانی دیکەی پێوە دیارە کە بە تایبەتی لە ئێستادا دەبینین زۆربەی تابلۆی ناونیشانەکان زۆرجار بە ئینگلیزی یان ناوی خواردنەکان بە ئینگلیزی دەنووسرێن و بەڕاستی ئێمە لە زماندا شتێکمان هەیە کە هەر وشە و زاراوەیەک لە زمانەکانی دیکە وەردەگرین پێویست بەوە دەکا بیکوردێنین واتە پێویستە لە ڕووی فۆنەلۆژیەوە لە ڕووی دەربڕینەوە لە ڕووی شێوەی دەربڕینەوە لە هەموو لایەنەکانەوە هەم کوردیەکی ڕەوانیش بێت. دکتۆر ئەگەڕێمەوە لای تۆ با بچین بزانین کاک نەریمان فازڵ چۆن کاریان کردووە لەسەرەوەی کە ڕێگری بکەن لەسەر یاخود بڵین کارێکی وا بکەن زمانی کوردی لە هەموو لیست و تابلۆی ئەو شوێنانەدا هەبێ یاخود بڵین ئەو لیستانەی کە لە بۆ خواردنەکان ئامادە کراوە لە ڕێستۆرانتەکان ئێوە چۆن ڕێگریتان کردووە لەوەی کە تەنها زمانی بیانی نەبێت و زمانی کوردیش بێت؟ بەڵێ بەیانیتان باش. بێگومان ئێمە لە ڕابردوو کاری زۆر جدیمان لەسەر ئەو بابەتە کردووە وە لە ئێستاداش بە تایبەتی لەم ساڵدا ئێمە قەرار وایە تا مانجی 4 ینی هەر شوێنێک کە پابەند نەبی بە بەکارهێنانی زمانی کوردی هەم لە تابلۆ هەم لە مینیۆی خواردنەکان ئێمە بە شێوێک لە شێوەکان وەکو یان غەرامەکردن یان تووشی داخستن دەبێتەوە. ئێمە لە ماوەی ڕابردوودا لیژنەکانمان لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر تیمێکی تۆکمە و تایبەتی پێکهێناوە بۆ بەدواتچوون لەسەر ئەم بابەتە و ئەگەر پێت بڵێم لە ماوەی ڕابردوو بە تایبەت لە سەرەتای مانجیەکەوە تا کۆتاییەکانی بانجیەک ئێمە نزیکەی 15 شوێن لەسەر ئەو بابەتانە داخراون و بەشێکی زۆر شوێنەکان ئاگدار کراونەوە کە پێویستە پابند بن بەم ڕێنمایانە. پێم باشە ینی دوو ڕێنمایی گرنگ ئێمە لەو ینی بەشێک لە ئەو ڕێنمانێک کە بە شوێنە گەشتیاریەکان دەدەین بە تایبەت ئەو بنکانەی لە سنووری پارێزگای هەولێر کار دەکەن. یەکێکیان ئەوەیە کە پێویستە لەسەر هەموو چێشتخانەکان یان کافتریاکان یان هەر شوێنێک کە گەشتیاران ڕووی تێدەکات مینیۆی خواردنەکانیان یان لیستی خواردنەکانیان زمانی کوردیشی تێدا بێ. ئینجا لە پاڵ زمانی کوردی دەکرێت چەند زمانێکی دیکە کە تایبەتمەندی ئەو شوێنە چۆنە کە چ میوانێک گەشتیارێک سەردانی دەکا ئەوە بە ئارەزوی خۆیتی چ زمانێکی تر بەکاردێنێ بەڵام پێویستە زمانی کوردیش سەرەکی بێ لە بابەتەکە. و دووەم خاڵیش ئەوەیە کە تابلۆی شوێنەکان کە پێویستە بە زمانی کوردی بنووسرێ بۆیە لە ئێستادا ئێمە چاودێری ئەو شوێنانە دەکەین و هەمووشان ئاگدار کراونەتەوە کە پێویستە تابلۆی شوێنەکانیان بە کوردی بنووسرێ. اینجا هەر ناوێک بێ ئەگەر بڕاندیش بێ ئەمە کێشە نییە بۆیە ئێمە پێویستە زمانی کوردی بنووسرێ لە پاڵ زمانەکانی دیکەش. بەڵێ کاک نەریمان لە کاتێکە خۆش ئاماژە بۆ کرد هەندێک ناو هەیە براندە کە نابێت لە جیهان دەستکاری بکرێ یاخود ئەوە لۆگۆی کۆمپانیایەکی دیاریکراوە و ئێرە وەکو وەکالەتێک کاری بۆ کات جا ئەگەر چێشخانە بێت یاخود ڕێستۆرانتێک بێت و شوێنێکی دیکە بێت ئێوە ئەوانە چۆن کاریان لەگەڵەکان ئەکرێت لە پاڵ ئەو ناوەدا لەسەر تابلۆ کە ناوی کوردیەکەی بنووسرێت یاخود ئەگەر نەینووسی بە چ شێوازێک سزایەت؟ بڵێ جگە لە با بڵێن ناوی شوێنەکە کە زۆری شوێنەکان یان بەشێک لە شوێنەکان بڕاندن جگە لەوەش هەندێک خواردن هەیە لە لیستی خواردنەکان لە مینیۆی خواردنەکان کە لە کوردستان نییە یان دەتوانم بڵێم ناوێکی نییە لە کوردستان ئەوانە پێم وایە نابێتە گرفت چونکە تەنها نووسینەکە بە کوردی بێ ئەمە ینی ئەگەر ناوێک بڕاندیش بێ مەرجنیە ناوەکەی بە زمانێکی تر بنووسێ بە نمونە بە ئینگلیزی بنووسێ یاخود بە عەرەبی بنووسێ ئێمە ینی وەکو بڵێ تەنها نووسینەکە بە کوردی بی پیتەکان کوردی بن بۆیە ئێمە وەکو باسم کرد لە سەرەتاشدا لیژنەکانمان ئێمە چاودێری ئەو شوێنانە دەکەین و ئەو شوێنانە دەتوانن بۆ خۆیان پرس بە کەسانی شارەزا بکەن لە چۆنیەتی نووسینی هەم تابلۆی شوێنەکە هەم مینیۆی خواردنەکە وەکو بەڕێز دکتۆر ئاماژەی پێکرد کە
بێگومان لە هەندێک لە شوێنەکان ئەو زاراوانە بە جوانی یاخود ئەو فۆنەتیکە کوردیە جوان بەکار ناهێنرێ ئێمە ئەوەش کار ئاسانیان بۆ دەکەین ئەگەر شوێنێک کێشەی هەبوو لەگەڵ بەکارهێنان یاخود نەیزانی چۆنێتی نووسینی ئەو بەنمونە ناوی خواردنێکە یان تابلۆی شوێنەکەیە ئێمە هاوکاریان دەبین ئەوەی کە تایبەتی بە سزادانی ئەو شوێنانەکە ئەگەر پابند نەبوون چەند جارێک ئاگدار دەکرێنەوە بۆیە لە جاری سێیەمدا بە پارە غەرامە دەکرێن و ئەگەر دووبارە دووبووە یان سێبارە بۆ دەتوانم بڵێم ئەوە شوێنەکە تووشی داخستن دەبێتەوە تا سەرجەم مەرجەکانی ئەوەی کە لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر بۆی دانراوە جێبەجێنەکە ناتوانێت بیکاتەوە. بەڵێ دەست خۆش کاک نەریمان دکتۆر ئەم کارێک کە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزار هەستاون پێی بۆی کە زمانی کوردی بە تەواوی لە هەموو شوێنەکان هەبێت لەسەر تابلۆکان بکرێ بە زمانی کوردی تا چەند گرنگە کە یاخود بڵێن چ کاریگەریەکی لەسەر شوناسی کوردیە بێت. بێگومان کاریگەری زۆری هەیە وەکو باسمان کرد زمان گرێدراوی کەلتوری گەلانە بێگومان کاریگەری دەبی لەبەر ئەوەی یەکێک لە توخمەکانی ئەوەیە کە یەکێک لە تایبەتمەندەکانی زمان ئەوەیە دەبێت بگوازرێتەوە لەنەوەیەکەوە بۆنەوەیە دیکە واتە بۆ ئەوەی زمان بەردەوامی هەبی و بە زوندویەتی بمێنێتەوە یەکێک لە هۆکارە هەرە سەرچەکانی ئەوەیە کە بەکار بهێنرێ کاتێک کە لە چێشتخانە و یان لە هەر شوێنێک لە شوێنەکانی دیکە زمان دەخرێتە بەکارهێنان ئەوە ئەگەریمانەوەی ئەو زمانە زیاتر دەکا کاریگەریەکانی ئەوە دەبی کە زمانەکە بە بەردەوامی لە گەشە سندن و پەرسەندن دەبی لەبەر ئەوەی بەردەوام فەرهەنگی خۆی نوێ دەکاتەوە ئەوە کاریگەریەکی زۆر لەسەر زمان دروست دەکا زمانەکە دەوڵەمەند دەکا و لە هەمان کاتدا زمانەکە ئەگەریمانەوەی زیاتری دەبی بەڕێزیان باسی ئاماژەی بە شتێک کرد ئەوەی کە پێی دەگوترێ ڕێنمایی بەڕاستی ئەوەی لەسەر و ڕێنماییەوە ئەوەیە کە یاسا هەبێ پێویستمان بەوەیە یاسای زمانمان هەبێ پێویستمان بەوەیە حکومت لەسەر ئاستی قوارەی هەرێمی کوردستان سیاسەتی زمانی هەبێ واتە بەر لەوەی ڕێنمایی ڕەنگە دوایین بنەمای ئەوە بێکە لێپێچینەوە لە هەر کەسێکی سەرپێچی کار بکرێ بەڵام ئەگەر لە یاسا و دەستور و دواتریش سیاست و سیاسەتی گشتی وڵات و لە یاسای وڵاتدا یاسای تایبەت بە زمان هەبێ بێگومان سەرپێچیەکان کەمتر دەبنەوە و بایەخ و گرنگی زیاتر بە زمان دەدرێ و لە هەمان کاتدا لە یاساکاندا دیاری دەکرێت ئەگەر ڕەفتارەکان بەرامبەر بە زمانی دایک نەشیاوبی جۆری سزایەکانی دیاری دەکرێت. ڕاستە دکتۆر قەت بووە بچیتە شوێنێکەوە خۆت هەست بەو مەترسیە بکەی بۆ نمونە سەیرەکەی بە هیچ شێوێ زمانی کوردی لەسەر نەبووە. ڕاستە کوردستان زۆر هەمە یاخود بڵین چەندین نەتەوەیتیایە هەمیشە دەرگایەکی ئاوەڵایە بۆ هەر نەتەوەیەکە هاتووە یاخود لێرە بە ئازادی ژیاوە بەڵام زانیوتە کە ئەمە مەترسیەکە لەسەر شوناسی کوردی لەسەر زمانی کوردی بە تایبەت بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر زۆر جار کە دەچینە مۆڵەکان یان دەچینە ئەو شوێنە گشتیانەی کە هەن دەبینین زۆربەی زۆری ژینگەشی زمانی بیانی زاڵە بەسەر بە تەواوی بەسەر ئەو ژینگەیەدا ئەمە پێ جواب بووە کە مەترسیە لە بەدڵنیاییەوە مەترسیەکی زۆریش لەسەر زمان هەیە ئێستا لێکۆڵینەوەکان زیاتر لە هەموو وڵاتان پەیوەست کراون بە لێکۆڵینەوە کارەچیەکان واتە ئەوانەی کە لە مەیدانی کاردا لە چوارچەوەی ژینگە زمانیەکەدا لەبارە زمانەکە چ دەگوزەرێ لە بەرامبەر ئەو زمانەدا بەدڵنیاییەوە کاریگەری نەرێنی هەیە و کاریگەری سلبی هەیە لەسەر ئەوەی کە ژینگەی زمانی دایک بە تەواوی لە وڵاتدا نەرەخسێ و ئەوە سیاسەتی وڵاتانی پێشوش بەرامبەر بە زمانی کوردی هەمومان دەمانبینی بۆ ئەوەی زمانی سەردەست یان زمانی بێگانە بەسەر زمانەکانی دیکەدا زاڵکەن پێش هەموو شتێک کاریان لەسەر گۆڕینی ئەو بابەتانە کردووە. ئێستا تەماشا دەکەین بەر لە دروستبوونی حکوومەتی هەرێمی کوردستان و بەر لە ڕاپەڕین حکوومەتی عێراقی ئەو کات کە حزبی بەعستەیدا دەسەڵاتدار بوو یەکێک لە بڕیارەکانی ئەوەن بووە شەقناوی شەقامەکان ناوی قوتابخانەکان ناوی گەڕەکان ناوی شوێنکارەکان لە زمانی کوردیەوە گۆڕراوە بۆ زمانی عەرەبی بۆچی بۆ ئەوەی دوجار کە ژینگەشی زمانی عەرەبی بۆ ئەو ناوچانە دروست بکە بۆ ئەوەی جارێکی دیکە بەرەبەرەنەوەکانمان دوور خاتەوە لە زمانی دایک و دوجار زمانی کوردی بەرەو توانەوە و نەمان بە
یعنی هەنگاوەکانی وڵاتان بە تایبەتی ئەو وڵاتانەی کە زمانەکانیان زمانی پێکاتەکی زۆرینەیە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بووینە کە ژینگەی زمانی کەمینە بەرەو بەرتەسک بوونەوە سنووری چالاکیەکانی زمانەکە بەرتەسکەنەوە بۆ ئەوی بەسەریدا زاڵ بن. ڕاستە ئەمەش یەکەم هەنگاوە بۆی جا ئەگەر خۆمان بکەینەوە بە ترسیدارکرا ڕاستە. بەڵام بێگومان ئێستا کە بەڕێوەبەتی گەشت و گوزار دەستی کردووە بەم کارە یاخود هەنگاوی ناوە بۆ ئەوە کاک نەریمان تاسە چەند شوێنتان داخستووە لەسەرەوەی کە پابند نەبووە بە ڕێنماییەکانی ئێوە یاخود زمانی بیانی لەسەر تابلۆکانی لا نەبردووە؟ بەڵێ وەکو باسم کرد ئێمە جگە لەوەی کە پێشتر ڕێنمایمان بەو شوێنانە دەدا کە پابند بن بەم مەرزانێکە لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێرەوە دەردەچێت تیمەکانی ئێمە لە سەرەتای مانجیەکەوە کاری زیدیتریان لەسەر ئەم بابەتە کردووە بۆکو باسم کرد زیاتر لە 15 شوێن داخراون ئەوانەی کە پابند نەبوون بەم مەرج و ڕێنمانەی کە لەلایەن گەشت و گوزاری هەولێرەوە دەردەچێت وە بەشێکی زۆریشیان ئاگدار کراونەوە بەشیان بەڵێ نامەیان لێ وەرگیراوە بەڵام ئەوەی تایبەت بێ شوێنی زۆر با بڵێن ئەوانی کە براندن لە شاری هەولێر لە ئێستادا کار دەکەن ئەوانە بەشێک لەو شوێنانەش ینی دەتوانم بڵێم داخراون بۆی ئێمە ینی تیمەکانی ئێمە بەردەوام دەبێت پێم خۆش بوو زیادەیەک لە بۆ قسەکانی بەڕێز دکتۆر ئاماژە پێ بکەم باسیەوەی کرد کە ئێمە پێویستمان بە یاسایە بۆ جێبەجێکردنی زمانی کوردی بەڵێ بێگومان ینی مەرج نییە ئێستا ئێمە کار دەکەین لە سەر شوێنە گەشتیاریەکان بەڵام شوێنی دیکەش هەیە کە ئەگەر بەلام شاری هەولێردا ئێمە پیاسەیەک بکەین دەبینین بەشی زۆرە شوێنە بازرگانیەکانی دیکە یان شوێنەکانی تریش کەمتر زمانی کوردی بەکاردێنین بۆی ئەوە پێویستی بە دەتوانم بڵێم هەڵمەتێکی نیشتیمانیە بۆ ئەوەی هەمومان بتوانین زمانی شیرینی کوردی ینی بەرەو لە ناوچوون نەچێ یان نەوەکانی داهاتوومان بتوانن کە بە ئەو زمانە کوردیەی خۆمان ئاشنا بن کە لە ئێستادا ئێمە بەکاری دێنین بۆیە من پێم باشە ئەوە ینی تەنها لە چوارچێوەی شوێنە گەشتیاریەکان کۆنە بێتەوە بەڵام شتێک بێ بە شێوەیەکی گشتی لە هەموو هەرێمی کوردستان کاری پێ بکرێت لەسەر هەموو سێکتەرەکان بکرێتە مەرج کە پێویستە زمانی کوردی اینجا زمانەکانی دیکەش لە پاڵ زمانی کوردی بەکار بێت. جا ئەمە بەشێکی زۆری ئەکەوێتە سەر ئەستۆی ئێوە کاک نەریمان کە وەکو بەڕێوەبەتی گەشت و گوزار کار لەسەرەوە بکەن چونکە زۆر جار بەڕاستی کە ئەچینە شوێنێکی گشتی یاخودە ڕۆینە دێرەوە لە بیرمانەچێتەوە کە ئەمە شوێنێکی کوردێ بە تایبەت ئەگەر ناوچەیەکی گەشت و گوزار بێت مۆرکی ئەو کللتوری ئەو ناوچەیەی پێوە بمێنێت ئەمە گرنگە کاتێک گەشتیارێک گێ بزانە لە کوردستانە بزانێت کە کللتور و فەرهەنگی کوردی چۆنە بەڵام هەندێک شوێن ئەمەی لە دەست داوە ئێوە چیەکەن یاخود پلانتان هەیە لە داهاتوودا کار بە گشتی لەسەر ئەو لایەنانەی دیکەشی بکەن؟ بەڵێ پێم خۆشە شتێکی دیکە ئاماژە پێ بدەم ینی ئێستا لە گەشت و گوزاری هەولێر هەر بنکەیەکی گەشتیاری دێ داوای مۆڵەت دەکا مۆڵەتی کارکردن دەکا بە تایبەت ئەوانەی کە پلەکانیان باشە وەکو دەتوان بن پلە نایابن ئێمە لە ڕاگەاندنی بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر وێنەی سروشت و ناوچەی کوردستانمان هەیە ئێمە سەرجەم ئەو وێنانەیان پێ دەین بۆ ئەوەی ببێتە کە لە بری تابلۆی وڵاتانی دی یان شوێنی وڵاتانی دی بەکاربێنن ئەم تابلۆیانە لە بەشێک لە هۆتێلەکانیان لە ڕێستۆرانتەکانیان بەکاربێنن جگەلەوە ئێمە لە ئێستادا لە گەشت و گوزاری هەولێر بەشێکمان هەیە بە ناوی برەودان بە کاری دەستی ئێمە بە هاوکاری ئەوان ئەو کەسانی کە کار لەسەر پیشەی کاری دەستی دەکەن ئێمە لەگەڵ شوێنە گەشتیاریەکان و زۆر شوێنی هەبووە داوای کردو پێویستی بەوەی هەبووە کە کاری دەستی بیان بەشێک لە کاری دەستی لە ناو هۆتێلەکەی یان لە ناو ڕێستۆرانتەکەی بکاتەوە ئێمە وەکو بڵێ بە یەکمان گەیاندون یان لە ئێستاشدا لە بەشێک لە هۆتێلەکان یان لە ڕێستۆرانتەکان ئەو بەشە کراوەتەوە کە کاری دەستی تێدا دەکرێت یان ئەو شتانی کە لە کوردستان یان کورد پێوەی دەتوانم بڵێم شانازی پێوە دەکاتن لەم شوێنانە وەکو دیاری دانراوە یان وەکو نمایشکردنێک دانراوە بۆ ئەوەی گەشتیاران یان ئەوانی کە لە وڵاتانی دیکەوە سەردانی هەرێمی کوردستان دەکەن ئاشنا بن بە کولتور و ئەو شوێنە ئەو شتانی کە لە مێژوودا لە هەرێمی کوردستان بەکار هاتووە. بەڵێ کاک نەریمان
ئەرکی ئێوە وەکو بەڕێوەبەتی گەشت و گوزار کە ئەرکێکی قورسە بۆ ناساندنی شوناسی کوردی یاخود کولتوری کوردستان و ئەم ناوچێژ بە گشتی و هەرێمی کوردستان بە تایبەت ئایا ئێوە چیتان کردووە لە ڕێگەی پێدانی بروشورەوە بێ یاخود لۆگۆی ناوچەیەکی دیاری کراوە بێ بۆ نمونە قەڵای هەولێر بێ کە کردبێتان بە لۆگویەک کاتێک گەشتیارێک یێتە ئێرە هەم سوودی بازرگانی هەبێت بیکرێت هەم بڵاوی بکەنەوە یاخود لە ڕێگەی ئەپلیکیشنەکانیشەوە بێت تا چەند گرنگی بە ناساندنی زمانی کوردی و شوێنە کوردیەکان و کللتوری کوردی دراوە. بڵێ ئێمە بەردەوام لە چاپکراوەکانی خۆمان بێگومان ئەو شتانە وەکو دەتوانم بڵێم ئەو شتانە بارز دەکەین یان ئەو شتانە بە دیار دێخین کە کورد پێوەی بەناوبانگە لە چاپکراوەکانی ئێمە لە نەخشەکان لە ڕێبەرە گەشتیاریەکان سەرجەم ناوچە شوێنەواریەکان کەلەپوریەکان نیشان دەدەین و تایبەتمەندی ئەو شوێنانە باز دەکرێت لەم ڕێبەر و لەم نەخشە گەشتیاریانە جگەلەوەی ئەوەی کە تایبەتبی بە لۆگۆ ئێمە ئەو لۆگۆی کە ئێستا لە گەشت و گوزار بەکاردەهێنرێت شێوەیەکە لە بەشێکە دەتوانم بڵێم وەرگیراوە لە قەڵای هەولێر و باسی بەرەو پێشکەوتنی یان شانازیکردن بە کەلەپور و شوێنەواری خۆمان دەکەین بێگومان ئەمە لۆگۆی سەرەکی گەشت و گوزارەوە ئەوەی تایبەتتر بێ بە کە ئێمە چی دەکەین بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانە دێن ئاشنایان بکەین بە کللتور و شوێنەواری خۆمان ئێمە هەر گەشتیارێکی بیانی یان لە ڕێگەی کۆمپانی گەشتیارەکانەوە سەردانی هەرێمی کوردستان دەکە ئێمە گەشتی تایبەتیان بۆ ئەم شوێنانە ڕێدەخین بۆ ئەوەی ینی شارەزا بن یان بەشێک لەو شوێنانە ببینین کە لا ڕابردوودا بۆتە جێگای شانازی ئێمە و لە ئێستاشدا ئێمە وەکو گەشت و گوزار بە تایبەت لە بەڕێوەبەتی گشتی گەشت و گوزاری هەولێر لە ناوەڕاستی مانجی سێ بە نیازی ئەنجامدانی کۆنفرانسێکین کە بە ناونیشانی کۆڕۆنا گەشت و گوزار دوای کۆڕۆنا بێگومان ئەم سێکتەرانە هەمووی جێگای بۆ تۆ لە ئەنجامدانی ئەم کۆنفرانسە کە لەم کۆنفرانسەدا سەرجەم ئەو مەترسیانە یان ئەو بەرەو پێشچوونانە یان پلانی ئێمە دوای کۆڕۆنا چی بێ هەمووی تێدا شوێن دەبێتەوە بۆ ئەوەی لە داهاتوودا کاری لەسەر بکەین. ئینشاءڵڵا دکتۆر ئێمە بمانەوە نەمانەوە ئەم دیاردێ هەیە و بەسمان لە هەندێک کێشەکانی کرد دەستمان خستە سەر زۆرێک لە گرفتەکان. ئێستا کاتیەوەیە کە بزانین چۆن کۆنتترۆڵەکرێ بەڕای ئێوە چۆن کۆنتترۆڵەکرێ و چۆن ڕێگریەک سنوورێک دانرێ بۆ ئەوە. ئەو بابەتە پەیوەندی تەواوی بە هەموو سێکتەرەکان بە هەموو بوارەکانی ناودامزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو هەیە ڕەنگە پەیوەست نەبی تەنها بە کەرتی گەشت و گوزار پێویست بەوە دەکا کە لەگەڵ ئەوەی ئەمە ئێستا لە دەستوری عێراق دەستوری هەمیشەی عێراق و لە یاسای هەرێمی کوردستان ئەوە جێگیرکرایە کە زمانی کوردی زمانی فەرمیە لە بەکارهێناندا بەڵام پێویستە خورد بکرێتەوە لە بۆ ئەوەی کە پلانیشمان هەبێت ئێمە ئێستا ڕەنگە استراتیجەکە وەکو چوارچێوەیەک لە دەستور و یاسادا جێگیر کرابی کە زمانی کوردی زمانی فەرمیە لە هەرێمی کوردستان بە تایبەتی بەڵام پێویستمان بەوە دەبی کە پلانی زمانیمان هەبی پلانی زمانی ئەوەیە کە پەیوەستە بە جا ئەو پلانە زمانیە یان حکومەت خۆی یان ئەوە تا دامەزراوە نافەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەکادیمیای زمان وەزارەتی ڕۆشنبیری وەزارەتی کار هەموو ئەوانە بێکەوە هەڵسن بە دانانی پلانێکی زمانی بۆ ئەوی چۆن بتوانن گەشە بە زمانی کوردی بدەن بۆ ئەوی بتوانن شوێن پێی ئەو زمانانە لەسەر زمانی کوردی هەڵگرن و بتوان کاریگەریەکانی کەم بکەنەوە واتە پێویستمان بەداڕشتنی پلانی زمانی هەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان خاوەنی پلانی زمانی بی بێگومان پلانی زمانی کار لەسەر ئەو چاکسازیانە دەکا کە لە زماندا هەن لە هەموو بوارەکان بۆ نمونە ئەگەر بمانەوێت لە کەرتی گەشت و گوزاری وەکو بەڕێزیان باسی کرد ئاماژەی بۆ کرد کە کۆنفرانسیان هەیە دەکرێت یەک لە تەوەرەکانی ئەو کۆنفرانسەی ئەوان تایبەت بی بە بەکارهێنانی زمان لەو شوێنانە بەداخەوە ئێستا ئەمە جگە لەوەی کە تەنانەت لە کارمەندەکانیش ڕەنگەوە پەیوەندی بە هێزی کاریشەوە هەبی کارمەندەکانیش زۆربەی زۆریان بیانین خۆ دەکرێت لە ناو چوارچەوەی چێشتخانەیەکدا نەک تەنها
گۆڕنی تابلۆ و گۆڕنی بێگومان دکتۆر هەروەکو ئاماژەشم پێکرد زۆر ڕاستە کە ئەمە زۆر هەڵەگرێت بەڵام ئەوەی ئێمە ئەمڕۆ دەستمان خستە سەری زیاتر تابلۆکان و لیستی ناوی خواردنەکان بوو ئەوەش پێویستی بە هاوکاری و هەماهەنگی تاک بە تاک و مامۆسایان و ئەرکی ئێوەشە لەگەڵ بەڕێوەبەتی گەشتوگوزار زۆر سپاس بۆی کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بن زۆر سپاس بۆ زانیاریەکانتان سپاس بۆ ئێوەش بە هیوای ئەوەین کە هەمیشە کەناڵ 24 لە خزمەتی زمانی کوردیدا بێ لەبەر ئەوەی خزمەتکردنی زمان 2000 خزمەتی نەتەوەیە خزمەتی هەموو گەلی کوردستان ڕاستە هەمیشەوە ئامانجمانە زۆر سپاس بۆ تۆش کاک نەریمان کە ئەمڕۆ میوانی پرۆگرامی ڕۆژ باش بوویت سپاس بۆ سپاس